ئێرە سەنتەری پشکنینە بۆ ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی. لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیەوە ڕێوشوێنێکی تند گیراوەتە بەر بۆ ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە و چارەسەری توشبووەکان. ڕۆژی یەکشەممە پارێزگاری سلێمانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا یەکەمین حاڵەتەکانی توشبووی ڤایرۆسی کۆرۆنای ئاشکرا کرد لە پارێزگای سلێمانیدا. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا پشکنین بۆ 24 گومان لێکراو ئەنجام درراوە کە لە نێوانیاندا 4 هاوڵاتی لە شاری سلێمانی دەرەنجامی پشکنینەکەیان دەرچووە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 بوون کە پێک هاتبوون لە خێزانێکی سێکەسی و ئافرەتێک کە سەرجەمیان پێشتر سەردانی وڵاتی ئێرانیان کردبوو. لە ئێستا وەک قۆناغی یەکەم نەخۆشخانەیەکی سیقەرەوێڵەیی تایبەت باڵگرانی کۆرۆنا لە شاری سلێمانی دامەزراوە کە بە شێوازێکی پێشکەوتوو کارەکانی ڕایی دەکات. کە چەند علامەتێکی هەیە تیان نابێت وەکو التیاباتی بەشسەری کۆندامی هەناسا هەر لە کۆکە و پژمین و هیلاکی جگەلەوەش لە ناوچەیەک و هاتبێت کە ئەم نەخۆشیەتە بەڵاو بۆتەوە پاشان ئێمە چەند فەحسێکی تری بۆ دەکەینەوە لەگەڵ ئەوەشان ئەگەر نەخۆشەکە پێویستی بە فەحسی تر بێت وەکو ڕێڵ تایم PCR بۆ تەشخیصی نەخۆشەکە هەموو دقەیەک بە 4 ساعت ئامادەیەکە بکرێت هەموو ساعاتێک تێبینی تەندروستیانەکەن ڤایتەڵ ساینەکانیان بۆ وەرەگیرێتەوانێ و هەموو سێ ڕۆژارێ فەحسی PCRیان بۆ بکرێتەوانێ. ئێمە لێرە بە بوونی ئەو ئامێرە پێشکەوتوانەوە بەبوونی ستافی زۆر شارەزا و پزیشکی شارەزا لە بواری مۆلیکولەر ڤایرۆلۆژیا کە لەسەر ئامێری PCR ئیشەکەن تێستەکان ئەنجامە درێ و تا ئێستاوە ماوەیەکی زۆرە ئەم تاقیگەی کەوتۆتە کار تاقیگەیەکی زۆر پێشکەوتووە. پزیشکەکان و لیژنەکانی تەندروستی گەشتبینن بۆ ئامادەکاری و بەرەو پێشوونە خێرایی ئەنجامیانداوە بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانیدا. لە کاتێکدا هەرێمی کوردستان خاوەنی سنوورێکی فراوانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران کە ژمارەیەکی زۆر لە هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنای تێدایە. ئێمە هەموو شتێکمان گرتوتە بەر بۆ پێشهاتەکان و هەموو نەخۆشەکان ئەوانی کە گەڕاونەتەوە لە وڵاتانی دەرەوە لە کەرەنتینن ئەوانە جیاکرانەوە هەموو ڕۆژێکیش چاودێری تەندروستی ئەوانش دەکرێت لەگەڵ ئەوەشە کە هەموو کاتێکی بەردەوام فاسی ئەوانش دەکرێت بۆ هەر نەخۆشیێک هەر شتێبی یەکسەر جیاکرێتەوە و داخلی خستانە بکرێت خۆشبەختانە کە هەموو حاڵەتەکان زۆر بەرەو جێگیری و بەرەو باشترەڕن. ئەم ڤایرۆسە بکوژەی ئێستا لە جیهاندا بڵاو بووەتەوە یەکێکە لە خێزانی ڤایرۆسی کۆرۆنا کە لە نێوان ئاژەڵ و مرۆڤدا دەگوازرێتەوە و لە ئێستادا دەیان هەزار کەس هەڵگری ئەم ڤایرۆسن لە سەرانسەری جیهاندا. هەرێمی کوردستانی ڕێوشوێنێکی توندی گرتووەتە بەر بۆ ڕێگەگرتن لە تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.